ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ لە کۆبوونەوەیدا بە سەرۆکایەتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی چەند بڕیارێکی گرنگ دەرکرا لە نێویاندا بڕیاریەوە دراکە کاراسانی تەواو بۆ کۆمپانیاکان بکرێ و چەند ڕسوماتێکیان خستە ڕوو کە وەکو بڕیارێک ئەتوانرێ کارسازان یاخود ئەوانەی کە خوازیاری کارکردن لە هەرێمی کوردستان بتوانن سوودی لێوەربگرن. لەسەر ئەم بابەتە دەوەستم گرنگی ئەم بڕیارە و هاوکاریکردن و کاراسانی ئەو کۆمپانیانە چ کاریگەریەکێ بێت لەسەر داهاتوو ئابووری هەرێمی کوردستان بۆیە میوانداری بەڕێز پشتیوان وەرتی بەڕێوەبەری تۆماری کۆمپانیەکانمان کردووە لە هەولێرەوە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمە بێ. بەڕێز پشتیوانم کاتت باش سڵاوت لێبێ، پێمان بڵێ بڕیارەکەی سەرۆک وەزیران چ کاریگەریەکێ بێت لەسەر هێنانی کۆمپانیای جیهانی وەکو بینیمان پێشتریش کە چەندین براندی جیهانی کە لە وڵاتان لەخیان هەیە لە هەرێمی کوردستان هەیەی و ئەم بڕیارە تا چەنە بێتە ڕێگە خۆشکەر بۆ هێنانی کۆمپانیا و براندی زیاتر لە هەرێمی کوردستان. زۆر سپاس ئەو کاتێەوە باشتر. ڕاستی لە کابینی نوێم چەندین بڕیاری زۆر گرنگ درراوە تایبەت بە بواری کۆمپانیەکان و وەزارەتی بازرگانی. یەک لەو بڕیارانەی کەدرا لە ساڵانی ڕابردوو هەمواری یاسای بازرگانی بوو. دوای هەمواری یاسای بازرگانی و تۆمارنامەی بازرگانی سپێردرا بۆ وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان و دوای ئەوەرە هەوڵ درراوە کە کەمترین تێچوو وەربگیرێت بۆ تۆمارکردنی ئەو براند و کۆمپانیانێک کە لق دەکەنەوەیان تۆمار دەکرێن لە هەرێمی کوردستان. هەڵبەت دوای هەوڵی وەزارەتی بازرگانی و بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاردا کە ئەو ڕسوماتانە پێداسونەوەی پێدا بکرێت کە لە ساڵانی ڕابردوو چەندین جار پێداسونەوەی پێداکراوە. دوزار کە بڕیاردرا کە دوونێکە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا بەپێی ئەو ڕسوماتە نوێیانە کۆمپانیەکان تۆمار بکرێن و لقیان بۆ بکرێتەوە. ساڵانە ژمارەیەکی زۆر کۆمپانیا تۆمار دەکرێن و بەشێک لەو کۆمپانیا کە تۆمار لقی کۆمپانیا بیانینە. هەڵبەت لە ساڵی ڕابردوو ئەنجومەنی وەزیران سیستەمێکی نوێی ئەلکترۆنی داناوە بۆ تۆمارکردنی کۆمپانیا خۆماڵیەکان و کۆمپانیا بیانیەکان کە ئاسانکارێکی زۆر دەکات بۆ کۆمپانیەکان بەتایبەت کۆمپانیا بیانیەکان بە شێوەی ئۆنلاین ئەلکترۆنی دەتوانن داخلی ئەو سیستەمە بن تەواوی ئەو زانیاریانە بەدەست بهێنن کە کۆمپانیا چۆن تۆمار دەکرێت لە کوردستان و تێچووی ئەو کۆمپانیانە چەندە. هەڵبەت لە ساڵانی ڕابردوو سیستەمێک ترمان نەبوو کە وەکو پێویست نەبوو کە مکوڕی هەبوو کۆمپانیەکان بە ئەستەم دەیانتوانی خەڵکی ئەزنەبی بتوانی ئەکسێسی ئەو سیستەمانە بیوە زانیاری دەست بخە کە لە هەرێمی کوردستان پرۆسەی تۆماری کۆمپانیەکان چۆنەکرێت کۆمپانیاک تۆمار بکرێت تێچووی ئەو کۆمپانیا چۆنە. لە ئێستادا ئەو سیستەمە بەردەستە، ئەو وێبسایتە کراوەیە لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێک دەتوانن ئەکسێسی بن و داواکاری پێشکەش بکەن بەمبەستیکردنەوەی یان تۆمارکردنی کۆمپانیەکانیان بە کەمترین تێچوو. ئێمە لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی هەولێر و وەزارەتی بازرگانی ئەو پەڕی هاوکاری و کاراسانی دەکەین بۆ هەر کۆمپانیەک بۆ هەر براندێکی جیهانی کە بێ لق بکاتەوە یان بهێتە هەرێمی کوردستان. هەر لە هەفتەی ڕابردووش بەمەبەستی دروستکردنی هەماهەنگی زیاتر بە وەفتێک لە وەزارەتی بازرگانی هاوکات لەگەڵ وەفتێکی وەزارەتی کشتتوکاڵ و داواتکردنی چەند کۆمپانیایەکی واری کشتتوکاڵ بەشدار بووین لە پێشانگایەک لە وڵاتی ئیسپانیا لەگەڵ چەندین گروپی کۆمپانیەکان لێوێ کۆبووینەوە. بەشێک لە کۆمپانیانمە داوت کردووە کە بێن لە نزیکەوە هەرێمی کوردستان ببینن و کۆنتاکتیان بۆ دروستکەین لەگەڵ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و دروستکردنی ئەو هەماهەنگیانە بەڕاستی گرنگە لە نزیکەوە کە کۆمپانیەکان بێن هەرێمی کوردستان ببینن کواری کۆمپانیەکانی خۆمان ببینن ئەو پەیوەندیانە دروست بکرێت لە بینی کۆمپانیەکان و کۆمپانیەکانی دەرەوە. باشە بەڕێز پشتیوان چ مەرجێکتان هەیە بۆ هەر کۆمپانیایە کە بیاوێت لە هەرێمی کوردستانە کار بکات جا بیانی بێدیا خود ناوخۆ ئەو مەرجەی کە گرنگە و کاریگەریە بێت لەسەر ینی دەرفەتی کار لەسەر بژانەوەی ئابووری ئەمانە ینی کامانن ئەو مەرجانەی کە ئێوەی خەنە سەریان؟ هیچ مەرج و بربەستێکی ئەوتۆ نییە کە بخرێتە بەردەم هەر کۆمپانیایە کە بێ لق بکاتەوە. لە ساڵانی ڕابردوو چەند مەرجێک دانرا بوو کە هەموو کۆمپانیاک نەیدەتوانی بەڕاستی بێ لق بکاتەوە بەتایبەت ئەو کۆمپانیای کە تازە دادەمەزران. بەڵام لە ئێستادا هەر کۆمپانیاک لە هەر وڵاتێک کە دامەزراوە دەتوانێت بێلقی خۆی بکاتەوە و ئەلێرە ئەو پەڕی کار ئاسانی بۆ دەکرێت لە ماوەیەکی زۆر کۆم بە کولفەیەکی زۆر کەم دەتوانێت کۆمپانیەکەی تۆمار بکات. باشە تەنانەت لە هێنانی کارەکانیان یاخود کرێکارەکانیان هێزی کاریان لەوانەدا ئێوە چ مەرجێکتان بۆ داناون ئایا پێویست ناکە کە بەشێک لە کارمەندەکانیان لە هەرێمی کوردستان بەشدار بن لەگەڵیانە؟ بەڵێ
خۆی بەپێی قانونی شەریکات یاسای کۆمپانیەکان هیچ مەرجێکی دانەنەوە بۆ ئەو بابەتە، بەڵام یاسای کار ئەو بابەتەی دیاری کردووە کە دەبێت 1975 کرێکاری خۆماڵی بن. لە ساڵانی ڕابردوو بەڕاستی ئەو یاسایە جێبەجێ نەکراوە، بەڵام بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران لە ئێستادا ئەو یاسایە جێبەجێ دەکرێت لە بەڕێوەبەرەکانی وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی. هەر پرۆژەیەک هەر کۆمپانیا کە کار دەکەیان پرۆژەیەکی هەیە لە کوردستان پێویستە 1975 کرێکارەکانی خۆماڵی بن، 125 بیانی بن، کە ئەوەش بەڕاستی دەستکەوتێکی گرنگە، هەلی کارێکی زۆر باش دەرەخسێنێ بۆ خەڵکی خۆمان. ئەو کەسانی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و کەسانی بێکارن دەتوانن ئاسانتر کاریان دەست بکەوێت. باشە بەڕێز پشتیوان، ئەو کۆمپانیا بیانیانەی کە ئارەزووەکەن لە هەرێمی کوردستان کار بکەن لە چ بوارێکدان زیاتر؟ ئەو کۆمپانیانێک کە لق دەکەنەوە یان تەبەن دوو زۆری کۆمپانی ئەزنەبیمان هەیە ڕاستی، بەشێکیان ئەوانە کە لە وڵاتێک تەزیل لە لق دەکاتەوە، بەشێکیان ڕاستە و خۆ وەکو کۆمپانیا دەبێتە پشکداری کۆمپانیایەکی نیشتیمانی. کۆمپانیا زۆرا زۆری تێدایە، زۆرینەی کۆمپانیەکان زیاتر لە بواری بازرگانینە و بواری بیناسازی تێدایە، کارەبای تێدایە، بوارەکان زۆرا زۆرن بە زیاتر لە بواری بازرگانینە. باشە ئەو کاراستانەی کە لە دوایین بڕیاری ئەنجومەنی وەزیراندا ئەکرێت بۆ کۆمپانیەکان چی و چییە؟ ئایا لە کارەبا لە شوێن هەموو ئەمانە کاراسانی تێدا کراوە و کاراسانیەکان بە دیاریکراوی چین؟ بەڵێ هەڵبەت ئەمن دەتوانم وەڵامی ئەوە بدەمەوە لەلایەنی ئەوەی کە پەیوەستە بە وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەرایەتیەکەی خۆمان. ئێمە ئەو پەڕی کار ئاسانی دەکەین، تەمان جگە لەوەی کە بەر لەوەی بێتە لا ئێمە دەتوانێت لە وێبسایتەکەمان تەواوی زانیاریەکان بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی ئینگلیزی بەردەستە، تەواوی زانیاریەکان دەست بخات، داواکاریەکەی پێشکەش دەکا و بە شێوەی ئەلکترۆنی وەڵامی دەدرێتەوە. دوای ئەوەی وەڵامەکەی بۆ گەڕاو ئەتوانێت بەڵگەنامەکانی بنێرێ و ئەمە بڕوانامە و بڕیاریکردنەوەی لقی کۆمپانیەکەی بۆ دەردەکەین و هەر ئاسانکارێک هەر پرسیارێک بەردەوام لە خەتین هەر کەسێک هەر پرسیارێک کە شتێکی هەبێ ئامادەینە وەڵامی دەدەینەوە. ئەو پەڕی کاراسانیش دەکەین بە تایبەت بە ئەو کۆمپانیایی کە دەتوانن مەشارع لێرە جێبەجێ بکەن و هەلیکار بڕەخسێنن بە تایبەت ئەو بڕەندە جیهانیانێکەوە لقیان هەیە لە زۆربەی وڵاتان. باشە ئایا جیاوازی هەیە لە نێوان کەسانێک بۆ نمونە کۆمەڵە گەنجێکی خۆمان سەرمایەدارێکی خۆمان کە بیەوێت لقی کۆمپانیایەکی بیانی بێنێتە هەرێمی کوردستانەوە لەگەڵ خاوەنی کۆمپانیاکە لە دەرەوە بێ خاوەنی براندەکە بێت یاخود بریکاری براندەکە بێت بیێنێ لە هەرێمی کوردستانە کار بکات؟ ئەمە چه جیاوازیەکی هەیە؟ ئایا هیچ پێشی یعنی ئەفزەڵێتێک هەیە بۆ لایەنێکی دیاریکراویان یاخود نا؟ پرسیارێکی جوانە. ئەو کۆمپانیانێک کە لە دەرەوەنەوە بە تایبەت بڕاندە جیهانیەکان بە دوو حاڵەت دەتوانن بێن هەرێمی کوردستان. حاڵەتی یەکەمی ئەوەیە کە لق بکاتەوە و بە فەرمی خۆی تۆمار دەکات لێرەوە، بەشێکیشیان جگە لە خۆ تۆمارکردن خۆیان تۆمار ناکەن، لێرە کۆمپانیایەک دادەنێن کە خۆیان خاوەندارێتی دەکەن، هەڵبەت دەتوانن بە شێوەی 100% پشکداری کۆمپانیایکی خۆماڵی بکەن کە مالیکەکەی ئەو کۆمپانی ئەزنەوی بێ. حاڵەتی دووەمیە دەکرێت بریکارێک دیاری بکات لێرەن لق نەکاتەوە، کەسێک وەکالەیەک دەدا بە کەسێک کە نوێنەرایەتی ئەو دەکات لە هەرێمی کوردستان، بەرهەمەکانی ئەو لێرە دەتوانێت پەرە پێ بدا و بیفرۆشێ و بازرگانی پێوە بکە. دوو حاڵەتی جیاوازە بە هەردوو حاڵەتەکە ئاسانە و دەکرێت و ڕێپێدراوە. باشە بەڕست پشتیوان دوایم پرسیارمەوە بێت کە ئایا ئێوە پەیوەندی هاو ئاهەنگیتان چییە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی دیکە لەگەڵ هەر لایەن و شوێنێکی دیکە کە پەیوەست بێ بە تۆمارکردنی کۆمپانیەکان بە مامەڵەی ڕۆتینی ڕۆژانە تا کە کەسێک کۆمپانیایەک دانێ ئاسانکاریەکانی چۆن ئێوە جێبەجێیەکەن لە هەمان شوێنیش بەو شێوەیە بێت؟ ئایا ئێوە هیچ پەیوەندیەکی ڕاستە و خۆتان هەیە؟ بەڵێکیت پەیوەندیمان هەیە لەبەرەوەی تۆماری کۆمپانیەکان پێوەستە بە چەند وەزارەت و لایەنێکی تایبەتمەند، بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گشتی بازەکان و بازی کۆمپانیەکان، بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی و ئەو وەزارەت و لایەنانەی کە پەیوەنددارە بە چاڵاکی کۆمپانیەکە. ئەمە لە سەرەتادا دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بازەکان و بەڕێوەبەرایەتی و دەستەبەری کۆمەڵایەتی هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی دەستەبەری کۆمەڵایەتی و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە پەیوەستن بە چاڵاکی و پێدانی مۆڵەتیکاری کۆمپانیەکان کۆبوونێتەوە. بابەتەکەمان بە زۆرێک ڕێخستووە کە ئەو پەڕی ئاسانکاری بکرێ بە تایبەت بۆ کۆمپانیانی تازە دامەزراون بەمبەستی دەست بەکاربوونیان
لە ماوەی سەرەتای 2 مانگ لەگەڵ تۆمارکردنیان کارەکانیان ڕایی دەکەین ڕناوەستێ دەتوانێت پشتگیری بە داوای پەڕاوی پەسەندکراوکە بۆ هەر لایەنێک کە بێوێ تاوەکو لە ماوەی ئەو 2 مانگە کاتی لەبەردەست بێ بەمبەستی خۆتۆمارکردنی لە بەڕێوەبەرایەتیەکانی باچ لە بەڕێوەبەرایەت دەستەبەری کۆمەڵایەتی بەدەستێنانی مۆڵەتی کارکردن چونکە ئەو پرۆسەیە کە دوای تۆمارکردن پێویستە خۆشی تۆمار بکات لەو بەڕێوەبەرایەتیانە هەماهەنگی و پەیوەندیمان هەیە ئەو پەڕی کاراسانیش کراوە لەو بەڕێوەبەرایەتیانە بۆی بە ئاسانترین شێوە بتوانن خۆیان تۆمار بکەن. بەڕێز پشتیوان وەرچی بەڕێوەبەری تۆماری کۆمپانیەکان لە هەولێر و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێزدار.